باش لەسەر پرۆسەی دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەرانە میوانەکەم هەیە مەریوان حاکم هادی بەڕێبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر. کاک مەریوانم کاتت باش ئەکرێت پێما بڵێ چەند کەس ئەمڕۆ لەو تیر و پشکەی لەو ناوچەی شارەوانی بەحرکە زەوی تێدا دابەشکرا سوودمەند بوو؟ زۆر سپاس. دوای بڕیارەکەی ڕێزا جەنابی سەرۆکی حکوومەت لە مانگی 3 ساڵی 2024 تبعی جەنابی وەزیری شارەوانی سەرجەم سەرۆکایەتی شارەوانیەکان بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سنتەری شار و با بڵێن ئیدارە سەربەخۆکانی ڕاستپار کە پێویستە هەرچی زووە و هەرچی پێویستە بە نسبەت دابەشکردنی زەوی و ئامادەکاری بۆ دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران کارەکان ئەنجام بدەن. بەش بە حاڵی خۆمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر نزیکەی ساڵێک و 3 مانگە هەلێکەم ڕۆژەوە هەلێکەم دەقەوچرکەوە دەستمان بە کارەکان کردووە ڕووی پێوی تەواوی ئەو زەویانەمان کردووە کە شیاون بە مەبەستی نیشتە جێبوون لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر. سوپاس بەخوای گەورە ئەمڕۆ کە دەستمان کرد بە تیر و پشکردن بۆ ئەو فەرمانبەرانەی کە دەکەونە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر لە سووری قەزا و ناحیەکان و یەکەم سەرۆکایەتی شارەوانیش دەستمان پێکرد بە تیر و پشکردن بۆ ناوی فەرمانبەرانی سەرۆکایەتی شارەوانی بەحرکە. لە ئێستادا نزیکەی 4000 فەرمانبەر سوودمەند دەبن لە وەرگرتنی زەوی لە سنووری ئەم شارەوانیە. تا ئێستا کە نزیکەی 42,000 فۆرمی زەوی لەلایەن وەزارەتی شارەوانیەوە کە هەموو ئەو فەرمانبەرانە دەگرێتەوە کە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمانن کە پێویستە زەوی پێویست ئامادە بکرێت و تیر و پشک بکرێت. تەواوی فەرمانبەران لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان دڵنیا دەکەینەوە لە ماوەی مانگونی و تا 2 مانگی داهاتوو هەموو هەفتەیەک دوو سەرۆکایەتی یاخود 3 سەرۆکایەتی شارەوانی تیر و پشیان بۆ ئەنجام دەدەین. ئەم 18 سەرۆکایەتیەی کە ئەمڕۆکە بەڕێ جەنابی وەزیر ئاماژەی پێکرد لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان تەواو دەبن بۆ پێش سەرجەم ئەو فەرمانبەرانی کە دەکەونە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر زەویان بەسەردا بەش دەکرێت ئەو پرۆسەیە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتیمان بە ئەنجام دەگەێنرێت. باش لە ماوەکانی ڕابردووە هەندێک گرفت هەبوو لە بابەتی زەویەکان بە تایبەتی خاوەنداریەتی هەندێک لەو زەویانە ئەو کێشانە چی لێ هات چارەسەر کراون؟ خۆی ئەم بابەتە بەپێی یاسای ساڵی 1970 کە هەر زەویەک بکەوتە ناو ماستەرپلانی سەرۆکایەتی شارەوانیەکان دەکرێت سەرۆکایەتی شارەوانیەکان ئیستفادە لێ بکەن و بەپێی ئەو ماستەرپلانی کە ئەم سەرۆکایەتی شارەوانی هەیتی بەکاری بێنێت. سوپاس بەخوای گەورە ئەم بابەتە لە ناو سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان زۆر ئیشکالێتێکی ئەوتۆی نەبوو، بەڵام ئەو بابلین ئەو ئیشکالێتی کە جەنابت ئاماژەی پێ دەکەی لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر بوو. سوپاس بەخوای گەورە کە ئەو بابەتەیەش چارەسەر کرایە. باشە زەوی پێویست هەیە بۆ تەواوی فەرمانبەرانەی کە تا ئێستا ناوەکانیان یەکلایی کراوەتەوە و لە داهاتووشان ناوەکانیان یەکلایی دەکرێتەوە. بەڵێ محتەوای بڕیارەکەی ڕێزا جەنابی سەرۆکی حکوومەت زۆر ڕوون وازەحە کە پێویستە هەر فەرمانبەرێک کە فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان بێت و سوودمەند دەبێت پێویستە زەوی پێویستی بۆ ئامادە بکرێت و سوودمەند بێت لە وەرگرتنی زەوی. لەسەر ئەو بڕیارە ئێمە وەکو ئاماژەم پێکرد نزیکەی 42,000 فۆرم تاوەکو ئێستاکە با بڵێن وەکو بەڕێوەبەرایەتی گشتیمان لەلایەن وەزارەتەوە پێمان گەیشتیە. ئێمە مولزەمین بەوەی کە 42,000 پارچە زەوی لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان ئامادە بکەین و ناکرێت هیچ فەرمانبەرێک بەدەر بێت لەو سوودمەندبوونەی بۆ وەرگرتنی زەوی پێویستە زەوی ئامادە بکرێت و فەرمانبەر سوودمەند بێت وەکو خۆی بڕیارەکە جێبەجێ بکرێت. واگەر دیقەتش بدەیت بەڕێز ئەمە نزیکەی 37 سەرۆکایەتی شارەوانی لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە. ئەوڕۆکە کە جەنابی وەزیریش ئاماژەی پێکرد تەنها لە سنووری 18 شارەوانی ئێمە نەخشەکەتیمان دروستکردی. ئەو بابەتەیە بە وەکو ڕوونکردنەوەمەدەمە بەڕێزت ئەو سەرۆکایەتیانەی کە نرخی زەویان تێدا کەمە یاخود ئەو سەرۆکایەتیانەی کە زەوی پێویستیان نییە بە مەبەستی دابەشکردن چەند شارەوانیەک چی نزیک لە یەکتر ئەو شارەوانیانە دەمزکراون یاخود ئەو شارەوانیانەی کە نرخی زەوی زۆر تێیدا خراپە لەگەڵ سەرۆکایەتێکی شارەوانی تری نزیک لە خۆی دەمزکراون. بۆیە نەخشەکردەکان لەسەر ئەو ئاراستەیە دروستکراون کە پێویستە فەرمانبەر سوودمەند بێت لە وەرگرتنی زەویەک کە شیاو بێ بۆ نیشتە جێبوون لە ڕووی نرخەوەش نرخێکی ئەوتۆی هەبێت کە شایانی باسکردن بێت. باشە لە دوای بەحرکە
چ شارەوانێکی تر بڕیارە زەوی تێدا دابش بکە. زۆرێک لە سەرۆکایەتی شارەوانیەکان ئێستا ئامادەن ئەوەی دەتوانم ناوەکانیان بڵێم سەرۆکایەتی شارەوانی خوشتەپا، سەرۆکایەتی شارەوانی بنەسلاوە، سەرۆکایەتی شارەوانی شاخۆلان و زۆرێک لە سەرۆکایەتەکانی تر، بەڵام بەپێی ئەو ڕیزبەندیە کە فەرمانبەرانی ئێمە چونکە کاتێک تیر و پشکەکە دەکرێت پێویستە ناوی سەرجەم ئەو فەرمانبەرانە لەگەڵ کۆدەکانیان و ناوی وەزارەتەکانیان ناوی خێزانیان جارێکی تر داخلی کۆمپیوتەر بکرێتەوە بۆ مەبەستی تیر و پشکەکە لۆیە تەنها ئەو بابەتەیە گرفتە تاوەکو با بڵێن ئەو ناوانە تەواو دەبن و داخلی کۆمپیوتەرەکان دەکرێن لەلایەن خۆمان مەبەستی سوودمەندبوون و سوودمەند نەبوونی فەرمانبەرەکان یەکلای دەبێتەوە. ئەو بابەتەی باز دەکەم کاتێکی زۆری ناخێن هە سەرۆکایەتێک نزیکەی 4 تا 5 ڕۆژ پێویستە بۆ ئەوەی ئەو داتایانە داخل بکرێت بۆ چێک بکرێتەوە، دواتر بە پێی ڕیزبەندی هەر سەرۆکایەتێک کە کارەکانی تەواو دەبێت لەو هەفتەیەدا تیر و پشکەکانی بۆ ئەنجام دەدرێت. باشە لەم دابشکردنی زەویە پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ چۆن جێگەیان کراوەت؟ بەڵێ ئەوانیش وەکو هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ناوەکانیان تێدا تەنها ئەوە نەبێت دەمەوێت چکە بابەتەیەش بەڕاستی دەنگۆی لێ دروست بووە تەنها داتایەکانی وەزارەتی پێشمەرگە کۆمەڵێک برای پێشمەرگە بەداخەوە دیارە لەلایەن لیژنەکانەوە وردبینی نەکراون زۆر برای پێشمەرگە هەیە کە کاتێک ناوی لە کۆمپیوتەر دەدەین مستەفید بووە پێشووتر زەوی وەگرتووە ئەوەش ئیشکالاتش کە بۆ ئێمە دروست دەکات تەنها وردبینی کە وردبینیەکانی ئێمە لە سنوورەکان تاوا دەبێت هاوشێوی هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش مەشغولن بۆ وەرگرتنی زەوی لۆ معلوماتی بەڕێزیشتان ئەمڕۆکە برایانی پێشمەرگە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی بە حرکە بە هەمان شێوە تیر و پشیان بۆ کرایە. باش ژمارەیەک لە فەرمانبەران پێش ینی لەگەڵ بڕیاری دەرچوونی دابشکردنی زەویە دوای ئەوان خانە نشین بوو ئەمانە چۆن مامەڵیان لەگەڵە کرێت ئەوانیش بە هەمان شێوە خانە نشینەکانیش بە هەمان شێوە خانە نشینەکانیش بە هەمان شێوە مەشمولن بە وەرگرتنی پارتی زەوی. باشە لە ڕێگای دایرەی تەقاعودیەوە کاتێک فۆرمەکان پڕ دەکەنەوە و دەدرێتە وەزارەتی شارەوانی وەزارەت بۆ ئێمە ڕەوان دەکات هاوشێوی هەموو ئەو فەرمانبەرانی کە لە خزمەتن مەشمولن بە وەرگرتنی پارتە زەوی. ئەوڕۆکە بەشێکی زۆری خانە نشین بوو ئاگاداری بەڕێستان سەرۆکایەتی شارەوانی بە حرکە. لە پارێزگاکانی دیکە زەوی بۆ زیندانیانی سیاسی تەرخان کرابوو بۆیان دابش بکرێ بەڵام لە هەولێر تا ئێسام کارە وابزانم ئەنجام نەدراوە بەرنامەتان بۆ ئەوان چی؟ بەڵێ بڕیار هەیە ئەو بڕیارە جێبەجێ کرایە بەڵام لە هەندێک لە سەرۆکایەتی شارەوانیەکان زەوی پێویست نییە هاوتەریب لەگەڵ بابەتی دابشکردنی زەوی و ئاراستەکراوین کە ئەم بابەتەیەش هاوشێوەی وەرگرتنی زەوی فەرمانبەران دەبێت چارەسەر بکرێت. باش بەڕێز مەریوان حاکم عادی بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر سوپاس.